ماوەی هەفتەیەکە پزیشکانی پایە بڵند و پلەبەند و نیشتەجێی خولاو کە لە نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانی دەوام دەکەن بەهۆی پێنەدانی موچەوەمانیان لە دەوام گرتووە لە گردبوونەوەیەکدا لە بەردەم نەخۆشخانەی شار ڕایانگەیان تا 30 ڕۆژ جارێک موچەیان پێنەدرێت و ئەم لە سەدا 20ەکەی لە موچەکانیان بڕاوە لا نەبرێت ناگەڕێنەوە بۆ سەر کارەکانیان. هیچ جوابێکشمان نەیراوەتەوانێ و هەموو سەری هەفتەیەکیش ئەوترێ ئێمە پلانمان هەیە ئەم هەفتەیە باسی پێدانی موچاکەین و هیچ شتێکیش دیار نییە. طبعا پێدانی موچەکە لە داواکارەکان موچە بەڵام بەبێ لێ بڕین موچە بەبێ لێ بڕین و بۆ پێیەکی ئێمە مەوقعێکی هەستیارمان هەیە یعنی وەکو باقی مۆزەفی تر نین شەکەمان پەیوەندی بە چۆنڵی ژیانی هاوڵاتیانەوە هەیە ناتوانین زۆر درێژە بمانگرتن بین یعنی ئەگەر بۆ نمونە موچەکانمان بنێ بەبێ لێ بڕین ئەو کاتی ئەمە ئاگەڕێنەوە سەر داوام بەڵام مەرجێک تریشمانەوەی کە 30 ڕۆژ جارێک بن. تی داواکاریمان ئێمە پێشووتر هەنێشتمان هەبوو بۆ نمونە خەفارەتمان بۆ حسابەکرا هەنێ مۆزوعی تر زەوی داواشکردن بەڵام کارێکیان کردووە ئاسی داواکاریەکانی ئێمەشدا بەزیوە تەنها لە موچەکەمانە تەسەوورکەنەوە ئێستا مانگی تقریبا 8 بۆ 9 چین دوو موچەوە گیرەوە دانێکیان بەلەتی لەبەرەوە ڕاستی وامان لێ هاتۆ داواکارەکان بەس موچەکە بێ ئێمە چینەوە سەر داوامەکەی خۆمان حەز ناکەین خەڵکی خۆمان زەرەکەن. داواکاریمان زۆرە بەس ئێستا وەکو ئێستا ئەم داواکاری ئێستامان و حکوومەتگرتنی ئێستامان زیاتر بەڵێ موچەیە چونکە زۆر دواکەوتووە و ئێمە دەواممان زۆرە ئیشەکەمان حساسە خەتەرەتێکی زۆرمان لەسەرە لەسەر خۆمان لەسەر خێزانەکانمان چەنەها دکتۆر تووشی نەخۆشی بوون ئیتر لەبەر ئەوە ناتوانین بەبێ موچەکە سەرەتاییترین مافی خۆمانە لەوە زیاتر بەردەوام بین. لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 1000 پزیشکی پایە بڵند و پلەبەند و نیشتەجێی خولاو لە نەخۆشخانەکان خزمەت دەکەن. بایکۆتکردنی ئەم پزیشکانە گرفتی گەورەی بۆ کەرتی تەندروستی لە نەخۆشخانەکان دروست کردووە. لە بەیاننامەیەکیشدا ڕایانگەیان سەریان سوڕماوە لە بێباکی حکوومەت و وەڵام نەدانەوەی داواکاریەکانیان لە کاتێکدا هەستیارترین کەرتەکانی تەندروستی پەکی کەوتووە. بە ناوی پزیشکانی سلێمانی پاش وەرنەگرتنی سەرەتاترین مافی پیشەییمان کە موچەیە بۆ ماوەی 45 ڕۆژ سەرەڕای بەردەوامبوونمان لە خزمەت بە هاوڵاتیانی خۆشەویست لە سیستمێکی شکستواردووی تەندروستیدا بڕیارماندا بە ڕاگرتنی دەوام لە ڕێکەوتی دەی هەشتی 2020 لە سەرجەم نەخۆشخانە فریاکەوتنەکان و مەڵبەندە تەندروستیەکانی ناوەندی شاری سلێمانی و دەوروبەری کە بریتین لە چەمچەماڵ و دوکان و هەڵەبجەی تازە و پێنجوێن و دەربەنی خان و سەید سادق و کۆیە و ئیدارەکانی هەڵەبجەی شەید و گەرمیان و ڕاپەڕین لێرەوە ڕای ئەگەێنین کە بەداخەوە ماوەی 5 ڕۆژەمان گیراوە هیچ بەرپرسێکی حکومی بەدەم داواکاری پزیشکانی مانگرتووە نەهاتوو بۆ دابینکردنی موچەکانمان. داواکارین لەلایەنی حکومی پەیوەندیدار بە زووترین کات موچەی مانگی سێ پزیشکان بەبێ لێبڕینی هیچ پاشەکەوتێکدا بەش بکات لە ئەگەری جێبەجێنەکردنی داواکاریەکانمان مانگرتن بەردەوام ئەبێت و تەندروستی هاوڵاتیان لە هەر ئەگەرێکی نەخوازراودا لە ئەستۆی حکوومەت و لایەنی تەندروستی پەیوەندیدارە بێت. چاوەڕێمان کردووە یعنی لەمان تێپەڕیوە کە موچەمان وەرنەگرتووە ئەویش لەبەر خاڵک بووە ینی باوەڕ ناکەم بچینەوە سەردەوامکردن جارێ ئەگەر موچەمان پێ نەدرێت. خۆی ئێمە داواکاری ترمان هەیە و هەشمان بوو بەڵام کە بێباکی حکوومەتی هەرێمی بینی ینی بێ ئەمە لە بیلە شتەکان و بایکۆتەکەمان بەردەوامێت تاکو موچەی خۆمان وەرەگرین. لە کاتی ئێستادا پزیشکان بەهۆی پەتای کۆرۆناوە لە ریزی پێشەوەی بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنادان و بەشێکی زۆر لەوان بەهۆی بەرکەوتەی بەردەوامیان لەگەڵ نەخۆش تووشی پەتای کۆرۆنا بوون. ئەوان دەڵێن ئەوەیە چاکە و دەستخۆشی حکوومەت لە جێگەی هاندان و گرنگیدان بە کەرتی تەندروستی لە سەرەتاییترین مافی خۆیان کە موچەکانیانە بێبەش کراون. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.